مسلمانانی کوردستان و عێراق و جیهان کرد ئەمەش دەقەکەیەتی. به هەلکەوتنە جەژنە قوربانە پیرۆز گەرمترین پیرۆزبایی پێشکەشی مسلمانان کوردستان و تەڤای مسلمانان جیهانت کەم. هیویدارم هەموو ڕۆژێن گەلێمە بە بەخێر و خۆشی و تەناهیە. جەژنە قوربانێ دەوڵە ئیسلامێدا هێمایە گەهشتن بە ئارمانجەیە پشتی تەکۆشین و قوربانیدانە. ئەو ئارمانجا کودا ئەسا تەکۆشین و قوربانیدانێدا بە. گەلێمەژی ژمێژە نمونەیە بەرخودان و خەوات و قوربانیدانەیە به هیویەوەیەکێ و بە پشتگیرێدان بە خودای مازن و بە تەبایی و یەکڕێزیە بزووترین دەم گەلێمە بە هەمووان ئارمانج و خواستەکە بگەها و دە ئەستە خەبات و قوربانیا وێدەنە. هەروە هیویدارم ئەف جەژنە دەستپێکا بجهکردنا بێتر یا دەموکراسی و ئاشتی و تەباییە گەلێن دەڤەرێ بە و هەموو ئاوایان ئاڵۆزی و توندکاریان ژناو بچن و ئاسایش و تەناهی جێهێنوان بگرن داکو دەرفەت ji bo jiyaneka pêşdečûyîtir û ji hejîtir ji bo tevaya pêkhatên deverê garantî bibe. Mesrûr Barzanî 25 Çirya Pêşîniya 2012